لەسەر تووکەکەشی هەندێک زانیاری بدەمێ تووکەکەشی بەکارهێنرێ بۆ هیچ شتێک؟ بەداخەوە لە کوردستانی ما هیچ شتێک بە سیستەم نەکرایە هەتاکو بتوانین وەکو هاوڵاتیەک بتوانین استفادە لێ بکەین. بۆ نمونە ئەو تووکەی ئەگەر لە وڵاتەشی دیکە باە ئەو تووکەی بە کیلۆی $100 تووکی نەعاما کیلۆی $100 ئەکا بۆ شتێک بەکارهێنرێ؟ تووکی نەعامەی $100 ئەکات لەبەرەوەی بۆ جوانکاری بەکاردێت. دوام ئەو پێشتر پاشایەکان هەبوون ئەها یعنی ڕێزم هەیە باوەشینیان لێ ئەکردن لە پشتەوە 2 نەفەر ئەجات چ پیاوی چ ئافرەت ئەوە تووچی نەحامەیە ئەوها باوەشینەی لێ ئەکات و لۆ جوانکاریش بەکاردێت ماشەڵڵا تووکەچی تووکەکی شازی هەیە یعنی خوای گەورە تووکەکەی وا دروست کردیە تووکەکەی ئەوەندە نەرمە جیاواز لە هەموو تووکەشی ڕاستەکەی زۆر جوانیش تووکەکەی ئەمە مێ بووتە لە ڕەنگە کاڵەکان مەیە ئەو ڕەش و سپیانە هەمیان نێرن. بەڵێ جامێ سە حەزەکەمەوە ببینم کاڵی زۆر هارە واللهی ئەوەی زۆر لەمانەشە ترسم بەسەبێ ئەوەش ببینەوە. هەیناکە خۆمانە ڕۆین با بڕۆین ئەمەیە ئەجا یەک کامێرەمانە ئەگەر بێت ئەو مواسەفاتەشی پێ بدەن عزیز نەبێ تەسویرێکی ئەوەمان بۆ بکە مواسەفاتێکی ئەوە باسەکەین. مواسەفاتەشی دیکەی هەیە بۆ نمونە نەحاما ئەچیتە ناو ئاو هەڵەنیشیت بەڵێ تقریبان 10 دقە چارێکێک ئەوها لە ناو ئاو هەڵەنیشی و ئەگە هەستا پاش 5 دقە 10 دقەی دیکە ئەچی لە ناو خۆڵ وەکو مریشک خۆ دەخۆڵی وەرەدا. بۆچی؟ ئەوە خۆی تەحقیمەکە خۆی پاکاتەوە خۆی پاکاتێتەوە بە حەقەت بڵێن نەڵێن ئەو خۆڵە کە لە خۆی ئەدات وەکو تەحقیم وایە. ڕاستە وەکو تەحقیم وایە. کامەیانە دای مەزەر بزانە کاکە ئەومان بۆ بدۆزەرۆزای هارەکە کامەیە؟ ئەمە هەمووی هارن بەزەمێ بزانم ئەویان کامەیە کە تۆڵی ئەروەڵا هەستا لەوێ ماشەڵڵا باڵی لە هەمووشان بەرزترە تووڕە دیارە ئەو هەو نییە مەزەر ئەو هەو نییە قاچەکە کورا هاو نییە نا خۆتو لە من باشتر نزە کورە خاچەکە هەوایی دەناو ئاوێدا بوو. ئەمەش پێم وا بێ هەر خاکێکەیە. بەڵێ ئەمە یانەڵی تۆ دای بزانم هەر لە دوور و عەسەبی دیارەیتر نازانم وەڵڵا هەندێکیان دەبێ وەڵای مەزەر سەتانەوە هەچوویتەوە ژۆرەوێ ڕۆشتەوە ئەوە دارێکم لێدا ڕاستی ئەی ناکێشە نیە گەر ڕۆشتووە